باش بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بە ڕزگارکردنەوەی مووسڵ و ئەو هێزانەی بەشداری لە ئۆپراسیۆنی مووسڵ دەکەن دەچینە باشووری کوردستان و لەسەر هێڵی تەلەفۆن بەڕێز دکتۆر فایق گوڵپی سیاسەتمەدار و ئەکادیمیست وەردەگرین. دکتۆر ئەم کاتت باش؟ ژیانت باش. ئامادەکاریەکان بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ لە ڕووی سیاسیەوە بەڕێستان چۆن شیرۆڤەی دەکەن؟ بەڕاستی ئەو ئامادەکاریانەی کە بۆ گرتنەوەی مووسڵ کراوە هەنگاوێکە بۆ کۆتایی هێنان بە داعش لە عێراقدا و ئەو هێزولایەنانەشی کە بە شێوەی ناڕاستەوخۆ یا بەڕاستەوخۆ پشتیوانیان لە داعش کردووە لە ناوچەکەدا ئیتر ژیانی خۆیان ئەبنە گۆڕەوە لەگەڵ خۆیانە و عەقڵیەتێکی کە داعش هێنایی کە دەمارگیریەکی شێتانەی مەذهبی بوو ئەو عەقڵیەتە چێتە ناو گۆڕەوە. بە قەناعەتی من گۆڕانکاریەکی جددی لە بواری سیاسی و هزری لە دوای گرتنەوەی مووسڵ ڕوودەدات دێتە پێشەوە. دەمێنێتەوە سەر ئەو کاریگەریانەی کە هەندێک لایەن ئەوێ خۆیان بخەنە ناو مەسەلەی ئازادکردنی مووسڵەوە بە تایبەتی وڵاتێکی وەکو تورکیا. طبعاً تورکیا لە چەند ڕوویەکەوە ئەوێ خۆی بکات بە تەرەفێک لە تەرەفەکانی شەڕی ئازادکردنەوەی مووسڵ لەلایەکەوە بۆ ئەوەی پێگەی خۆی هەبێت لە مووسڵ ئەو خەونە ئیمپراتۆریەتەی دەوڵەتی عوسمانی کە لە زەینی ئەردۆغانە زیندوو بۆتەوە ئەوێ جێبەجێیکە لەلایەکی کەوە ئەوێ دژایەتی گەلی کورد بکە لە باشوور و لە ڕۆژئاوا و لە باکووری کوردستان. ئەمە بێجگەلەوەی کە ئەشێوێت لە عێراقێکی وەکو ئێسەکە لە حاڵەتێکی زۆر بەهێزدانە دەستکەوتێکی هەبێت لە عێراقی ئایندا و ئەگەر بۆشی بکرێ وەکو قوبرسی ساڵی حەفتاکانی لێەکە بە سوپاکەوە بێت لە مووسڵا بمێنێتەوە لە ژێر سێبەری پارێزگاریکردن لە سوننەکان و لە تورکمانەکانی تەلعفەر و دەوروبەر. بەڵام ئەم سیاسەتەی کە تورکیا هەنگاوی بۆ ناوە لە هەموو ئاستەکاندا لە ئاستی ناوخۆی عێراقدا لە ئاستی ناوخۆی کوردستاندا لە ئاستی ناوچەکە و جیهانیشدا دژایەتیەکی ینی زۆر ڕوون و واضح حکرێ لەبەرەوە لەلایەکەوە هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەمریکا کە ئەڵێن تورکیا بووی نییە بێتە ناو معادلەی ئازادکردنی مووسڵەوە لەبەرەوەی تورکیا ئەندامی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش نییە لەلایەکەوە ئەمریکیەکان ئەڵێن تەنها عێراق مافی ئەوەی هەیە بڕیار بدا کە کێ بەشداری بکە لە ئازادکردنی مووسڵ. ئەمە خاڵێک. خاڵی دووەم ئەوەی کە هەیە لە ئاستی عێراقدا چ بڕیاری پەرلەمانی عێراق کە بڕیارێکیاندا سوپای تورکیا لە عێراقدا وەکو سوپایەکی داگیرکەر معاملەی لەگەڵاکرێ و داواکرێ بە زووترین کات بکشێتەوە بۆ مەبەستە فشاری دیبلۆماسی فشاری ئابووری و فشاری سەربازیش ئەگەرێکی دوور نییە لەو مەجالانە. بەڵێ بەڕێز دکتۆر ببوورە لەلایەکی دیکەوە هەندێک لایەن پێیان وایە ئەو ئۆپراسیۆنە بۆ عێراق و کوردستان چارە نووسسازە هاوکات کاریگەریش دەکاتە سەر سووریا و تورکیا. جەنابتان ئەو تێڕوانینە چۆن دەبینن؟ یعنی ئەگەر بێت و داعش لە مووسڵ بشکێ کۆتایی بە قۆناغی هاتنی داعش دێت کە لە 2014ەوە تا ئێستا کۆنتڕۆڵی بەشێکی زۆری عێراقی کردبووە کۆنتڕۆڵی چەند شارێکی گەورەی وەکو مووسڵ و تکریت و فەلوجە و شوێنەکانی کە کردبوو. ئەمە زۆر گرنگە ینی مەشکستی داعشە و ئەگەر بێت و بەڵام تورکیا ئەوێ ڕێگە لەمە بگرێ هەم ڕێگە بگرێ کە داعش بشکێ هەم خۆی کە داعشی دروست کرد داعش نەیتوانی ئامانجەکانی بێنێتە دی خۆی بێت لە شوێنی داعش ئەو ئامانجانی کە هەیەی نێڵێ عێراق با بڵێن ئاشتی و جێگیری سیاسی بەخۆیەوە ببینێ و نێڵێ کورد بێتە خاوەنی ماف و ئازادیەکانی خۆی. بەڵام بە قەناعەتی ئێمە ڕوخانی داعشیان سەرکەوتنی لایەنەکانی کە دژی داعشن لە مووسڵدا ئەبێتە هۆی شکستی داعش لە سووریاش بە تایبەتی لە کاتێکدا کە گەلی کورد لە سووریا و لە عێراق
هێزێکی زۆر کاریگەر و یەکگرتو و ڕێکوپێکی هەیە بۆ کاک دکتۆر ئەگەر بکرێت لە یەک خولەکدا گرنگی بەشداری هێزە کوردەکان لەو ئۆپراسیۆنەدا بە بینەرانمان بڵێیت. طبعا بۆ خۆی ئێستا ئەمڕۆ ئەندام پەرلەمانێکی عراقی لێدوانێکیدا عاتف نەعیمە ئەڵێ هێزی پارتی کرێکەکانی کوردستان هیچ زیانێکی بە عراق نەگەیاندووە و بەشداریکردنیشی لە شەڕی داعشا زۆر ضرورە. ئەمە زۆر زۆر گرنگە. ئەمڕۆ بە تایبەتی یەپەگە و هەتەکە بوونەتە جێی ئومێدی وڵاتانی دژی داعش ئەمریکا رووسیا عراق. ئەمە زۆر گرنگە. هەر لایەنێکیش بەشداری بکە لە ئازادکردنی شوێنێکە بە شێوەی سەربازی خوێن و بەخشێ ئەو لایەنە لە ئایندە پێگەی سیاسی و پێگەی دیپلۆماسیە بێت و پێگەی بێت لە حکومڕانی ئایندەی ئەو وڵاتەدا و لە بڕیاری چارەنووستا دەتوانێت دەورێکی ببێت. ئەگەر کورد لە ئازادکردنی مووسڵا بەشداری بکە وەکو یەپەژە و یەپەگە و هەپەگە ئەو کاتە ئەو هێزانە لەگەڵ هێزی پێشمەرگە ئەتوانن لەسەر ئایندەی مووسڵ و عێراق و ناوچەکەش بڕیارێکی کاریگەریان هەبێت. بەڵێ بەڕێز دکتۆر فایق گوڵپی لە باشووری کوردستانەوە زۆر سوپاس بۆ زانیاریەکانت، کاتێکی باش. سوپاس بۆ ئێوەش بژیت.